بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن والاه. تفسير سورة المائدة قيشتنا آياتي بستوشوار كآياتي بستوشوار تاوكري تسن آياتي كي درس رابردوية كقوتمان كاتي خوي شوين كوتواني موسى پیغمبر سلامي خوي ليبي يهودية كان زۆر تا مەزروی ئەوە بوون خی گەورە ڕێگان پێبدا بچنە زەوی قودس و هەروەها شام. خی پەروەردگار ڕێگای پێدان کە لە شوێنی خۆیانەوە کە لە میسڕ نیشتەجێ بوون چن بەرەو بەیت المقدس، بەڵام کە گەیشتنەوێ دیارە هەستیان کرد کە لە ناو بەیت المقدسدا دەسەڵاتدارێکی ستەمکار هەیە. ئەمان غیرەتیان نەیکرد، گوتیان ئەی موسا لەوێ دەسەڵاتدارێکی ستەمکار هەیە، تا ئەو دەسەڵاتدارە ستەمکارە لەوێ بێ ئێمە ناسینە ناوی. گوتمان دوو لە سەرکردەکان کە کەسی خواناس و ئازا و بەغیرەت بوون، گوتیان وەرن با بچین لە دەرگاکەیەوە بچینە ئەودیو، ئەگەر لە دەرگاکەیەوە ئاودیو بووین بەبێ گومانی ئەو کاتە ئێمە ئاسان دەتوانین زاڵ بین بەسەریاندا، چونکە ئەو دوو کەسە سەرکردەیە هەم تەوەکوول و پشتیان بەخوا قایم بوو، دەیانزانی ئەگەر کەسێک بۆ خوا خۆی یەکلا کاتەوە دەتوانێت سەرکەوێت و خوا پشتی دەگرێ، و هەروەها دەشیان زانی کە ئەوانەی لە ناو بەیت المقدسدانە کەسی ستەمکار و زاڵمن. کەسی زاڵم و ستەمکار تەمەن لە کاتی تەنگانە و ناڕەحەتیدا غیرەتی بەرگریکردن و دیفاعکردنی نییە، چونکە خۆشەویستی دنیا و ماڵ لە دڵیدا جێگیر بووە و توانای خۆ بە کوژدان و خۆ قوربانیدانی نییە. خەڵکەکە دیارە هەر قەناعەتیان نەکرد، گوتیان ئەوەی ئێستا دەیخوێنین قالوا یا موسا، ئەو جار گوتیان ئەی موسا ئینا لەن نەدخولها، بێگومان ئێمە هەرگیز ناچین بۆ ناو ئەو شارە بە هەتایی ما داموا فیها، هەتا ئەو کاتەی ئەوانی تێدا بن. ئەو جار لەوەشیان تێپەڕاند، فەذهب گوتیان بڕۆ ئەنتە خۆت وەڕەبوکە لەگەڵ خواکەی خۆت، نەک خواکەشمان، خۆت و خواکەی خۆت بڕۆ فەقاتیلا بێکەوە شەڕیان لەگەڵ بکەن. ئەو جار کە شەڕتان لەگەڵ کردن و زاڵ بوون بەسەریاندا، ئەو کات ئینەنا بێگومان ئێمە هاهونا لێرە قاعیدون دادەنشین تا ئێوە دەزانین سەر دەکەون یا ژێر دەکەون، ئەگەر سەر کەوتن ئەو کاتی ئێمە دەچینە ناوی. قالوا گوتیان یا موسا ئەی موسا ئینا لەن نەدخولها، ئێمە هەرگیز ناسینە ناو ئەو شارە ئەبەدەن هەتا هەتایی ما داموا فیها، تا ئەو کاتەی ئەوانی تێدا بن. فەذهب بڕۆ ئەنتە خۆت وەڕەبوکە و هەروەها پەروەردگارەکەی خۆشت فەقاتیلا بڕۆن شەڕیان لەگەڵ بکەن، ئینا بێگومان ئێمە هاهونا ئا لێرەدا قاعیدون دادەنیش. واضحە کەوە ئەو پەڕی طبعا ئیمان ضعیفی و هەروەها ترسنۆکی و بێغیرەتی و نەفامی و نەزانین بوو کە ئەو خەڵکە کردیان لە بەرامبەر خوای پەروەردگاردا، چونکە خۆی پەروەردگار پێش ئەوەی ئەوان بنێرە دەیزانی کەسانی ستەمکاری لێن. ئەوە یەک. پاشان ئەگەر خوای گەورە بیەوێت کەسێکی زاڵم و ستەمکار لە ناو ببا پێویستی بە ئینسانەکان نییە، بۆ خۆی دەتوانێت بە وەسایلی دیکە لە ناویان ببا، بەڵام خوای گەورە نیظامی سەرزەوی وا لێ کردووە کە ئەگەر کەسێکی زاڵم و ستەمکار دروست بوو دەبێ ئەوانەی زوڵمیان لێ دەکرێت و ئەوانەی هەست بە زوڵمەکەی دەکەن خوای گەورە کردوویەتی ئەرکی ئەوان لە بەرامبەر زاڵمەکە و ستەمکارەکاندا بوەستن. ئەو کات کە تۆ لە بەرامبەر زاڵم و ستەمکاردا وەستای قووەتی خۆت بەکارهێنا، هێزی خۆت بەکارهێنا، ئەو جار خوا پشتیوانیت دەکا. بۆ هیچ پێغەمبەرێک لە پێغەمبەران نەبووە وەکو معجیزە خوای گەورە یەکسەر بیکا بە پێغەمبەر لەسەر زەوی، یەکسەر تەخت و کورسی پادشایەتیشی بۆ دانێ بڵێ وەرە لەسەر کورسی تەختی پادشایەتیەکەی دانیشە و ئەتۆ مەلیکی ئەو دنیایی. داود پێغەمبەر سەلامی خوای لێبێ کە لە هەموو پێغەمبەران دەسەڵات و موڵکی زیاتر بۆ چۆن بوو بە مەلیک، کاتێک کە لە بەرامبەر سوپای جالوتدا وەستایەوە و هەروەها توانی بە یعنی بە هەوڵی دەستی کە بە وەسائلانەی کە بۆ خۆی درستی کردبوون بۆ شەڕکردن، زرێ و شمشێر و ئەوانە، جالوتی کوشت سوپاکەی خۆی کە لەگەڵ تاڵوت دابوون سەری خست. ئەو جار خوای گەورە کردی بە پێغەمبەر و کردی بە مەلیک.
هەر پێغەمبەرێکی دیکە خوا ئەگەر دەسەڵاتی دنیاشی دابێتێ لە خۆڕانەی داوەتێ هەوڵی داوە خۆی ماندوو کردووە و پێغەمبەری خۆشمان سەلامی خوای لێبێت لەگەڵەوەی کە گەورەی پێغەمبەرانە گەورەی بەشەریەتە چی نەما پێی نەکرێ لە زەحمەت و لە ماندووبوون و لە ناڕەحاتی ڕۆژێک لە ڕۆژانیش خوای گەورە بە ئاشکرا نەیگوت ئەی محەممەد بۆ خۆت دانیشە و مەلایکەت لە زیاتی تۆ شەڕە دەکەن سەحابەکانت با پاڵ دەنەوە مەلایکەت و فریشتەکان یارمەتیت دەدەن ئەو کاتانش کە مەلایکەت هاتبن کەی هاتوون ئەو کاتە هاتوون کە مسلمانان قووەتی خۆیان بەکارهێناوە لە بەدر خوا کاتێک مەلایکەتی ناردن کە مسلمانەکان هەمویان ساغ بوونەوە یەکلا بوونەوە و قەراریاندا لەگەڵ خوا بن لەگەڵ شەرعی خوا بن لە پێناو خوا و لەگەڵ پێغەمبەری خوادا بمرن ئەوجا خوا مەلایکەتی بۆ ناردن لە ئوحود کاتێک کە گەڕانەوە لای پێغەمبەر سەلامی خوای لێبێ و وعدیاندا لەگەڵ پێغەمبەردا بن ئەوجا خوا مەلایکەتی بۆ ناردن و پشتیوانی لێکردن مەلایکەت و پشتیوانی خوا کاتێک دێ و خوا کاتێک دەینێرێ کە تۆ دەسەڵاتی خۆت بەکاربێنی وەکو خەڵکی ئێستا ڕێک هەمان سەردەمی ئەوەیە کە کاتی خۆی جوولەکەکان کردویان ئێستا هەرچی هەیە لەسەر زەوی بەدەسەڵاتدارەکان کار بەدەستە گەورەکانیش بێنە لە بەرامبەر ئەو ستەم و زوڵمەی لە دنیادا دەکرێت ئەو پەڕی بەیاننامەیەکی دەردەکات دوسێ قسەی زل دەکات لەنا هیچی دیکە وایە خەڵکی دیکەش هەمووی ئەگەر زۆر باش بێ زۆر بە موقعی بێ لەوانەیە شەی هەستێتەوە لە تاریکایی شەویدا بەس دوعام کات و بپارێتەوە لەگەڵەوەی کە هیچ کەسێک لە شوێنی خۆیەوە جوڵەیەکی بکات و حرەکەیەکی بکە دوعا بەتەنێ بەز نییە بۆ دیفاعکردن و بەرگریکردن لە شەرعی خوا و لە دینی خوا و لە مقدساتی خوا ئەوە وەگەوەی وایە ها ئێستا هەرچی مسلمان هەیە دەڵێ خوایە معجزەی خۆت پیشانی جوولەکەیدا و پیشانی ئیسرائیلدا و کەسێک لە شوێنی خۆی جوڵەی ناکە خۆخوا ئەگەر تەنها لە بەرخاتری ئەوەندە خەڵکەی لەوێ شەڕێ دەکات و قوربانی داوە و خوێن و ماڵ و سەری خۆی کردوتە قوربانی ئەوان بە فعلی لەگەڵە نەگەر لە بەرخاتری ئەوان دەنا بە دوعای خەڵکی دیکە هەتا قیامەتە دوعا بکەی بە دوعان بەتەنێ شتیوان ناکا خوای گەورە چونکە خوا نەیکردوتە یاسا و نەیکردوتە قاعیدە ئەوە موقف و هەڵوێستی جوولەکەکانە کە لەی گەڕێی خوا ئیشت بۆ بکە خوا دژمنت بۆ لە ناو باوزار تۆ بچی بەس لەسەر تەختەکەی دانیشی ئەو کاتە هەموو کەس دەچێتە سەر تەختی و بە کەسە خراپەکانیشەوە گەر تەختی دەسەڵاتیان پێ بدرێ و وەک دەڵێن مڵک و ماڵیان پێ بدرێ و سامانی دنیایان هەبێ ئامادەن ببنە مسلمان و زۆر چاکیش مسلمانەتیەکان قبوڵە ئەو کاتە بەڵام مسلمانەتی لە تنگانە و لە ناڕەحەتیدا دەردەکەوێت مسلمان لە ناخۆشیدا لە بێژنگ دەدرێت بۆی خوا باسییان دەکات دەفەرمێ بەسەراتەکە تێپەڕیوە بۆ ئێمەیە قالوا يا موسى وتيان أي موسى إنا لن ندخلها أبدا إما ناسنا ناوي وهتا ما داموا فيها هتا أوان ليبن فاذهب برو أنت وربك خوتو فروردقاركت فقاتلا شريان لقلبكن إنا ها هنا بيقمان إما الليرة لشويني خومان دادنش قال أوجار موسى زاني أو قسيشي خطرة قسيشي خرابة ودا قنجي خواي قورا غضب يان لي بقري لسر أو قسيا چونکە خوا کارێکی پێسپاردەوە ئەوان کارەکەی لە کۆڵ خۆ دەکەنەوە و بیانوی نابەجێ دەگرن ڕەبی ئەی پەروەردیگاری خۆم ئینی بێگومان من لا ئەملیک و لە دەسەڵاتم دانیە ئیلا نەفسی تەنها خۆم نەبێ و هەروەها و ئەخی دەسەڵاتیشم تەنها بەسەر براکەمدایە دەتوانم بۆ خۆمسم و دەتوانم براکەی خۆشم کە هاڕونە و پێغەمبەرە لەگەڵ خۆمی ببم بشەڕکەم غەیری ئەوانی دیکە هیچیان بە قسەم ناکەن گوێڕایاڵیم ناکەن و ئەو قسەی کە دەیکەن ئی من نییە ئی ئەوانە ئەو جار فەفڕق خوایە جیاوازی بخە بەینەنا نێوانی ئێمە و بەین القەوم الفاسقین و نێوانی ئەو گەل و کەسانەی کە تاوانبار و خراپەکارن لەگەڵ وان حسابم مەکە و لەگەڵ ئەوان غەزەبم لێ مەگرە و لەگەڵ ئەوان عقوبەم مەدە بۆ چونکە ئەوەی دەیڵێن لێی بەریم و ئەوەی دەیڵێن لێی بێزارم و ئەوەی دەیڵێن بە قسەی من نییە و من ئەوە ناڵێم بۆ خۆم و براکەم ئامادەم چیمان پێ بسپێری بکەین قالە موسا فەرمووی ڕەبی ئەی پەروەردیگاری خۆم ئینی بێگومان من لا ئەملیک و لە دەسەڵاتمدا نییە ئیلا نەفسی و ئەخی تەنها خۆم و براکەی خۆمم لە ژێردەستی خۆمدان و لە دەسەڵاتی خۆمدانە بۆیە فەفڕق بەینەنا جیاوازی خە نێوانی ئێمە و بين القوم ونواني أو قلاني أو كساني الفاسقين كتاوان بارد خواهي قورش فرمويتي قال خواه فرموي فإنها بيقمان أو زوية مقدسة كوت منزولك كان وكو بهش سيريان ذكر وزور حزيان ليبو وبيان وابو أو يبسيت ناوي يكسان بوي كتشو بيتا باشته هندش
بەلایەنەوە مقدس بوو بەس ئامادە نەبوون عارەقی بۆ بڕێژن، ئامادە نەبوون یەک کەسیان لە پێناویدا خوێنێک بڕێژێت و قوربانیەکی بدا. بۆیە خوا فەرمووی فەئینەها بێگومان ئەو زەویە چونە ئەو زەویە محەڕەمەة عەلەیهیم قەدەغە دەکرێت لە سەریان نابێ بچنە ناوی تاکەنجین 40 سەنە تا 40 ساڵی دیکە بۆیان نییە بچنە ئەو زەویە. ئەوجا خوا دەفەرمێ یەتیهونە فی الأرض ئەوانە سەرگەردان و سەر لێ شێواو دەبن لەسەر زەوی نازانن چی بکەن. جا مفەسرین دەفەرمون ئەو جوولەکانە ئەو 40 ساڵەی بەردەوام هەوڵیان داوە بەڵام دەڵێن بە دەسەڵاتی خوای پەروەردیگار وەکو عقوبە و سزا شەوێ ڕۆیشتون بەیانی کە هەستاون هەر لە ینی چەند ڕۆیشتون و ماندوو بوون شوێنەکار شوێنی خۆیان بووە، ینی ڕۆیشتون نەیانزانیوە گەڕاونەتەوە بۆ جێگای خۆیان و لە جێگای خۆیان نەیانتوانیوە هەنگاوێک بەرەو بەیت المقدس و هەروەها بەرەو شام کە ئەو کات ئەو دوو شوێنە تەوان بە پیت و بەرەکەت بوون و جێگای پێغەمبەران بوون و حەزیان لێ بوو بۆی بچن. خوای گەورە ئەو شوێنانەی لێ قەدەغەکردن قال خوا فەرمووی فەئینەها بێگومان ئەو زەویە محەڕەمەة عەلەیهیم 40 سەنە قەدەغە دەکرێت لە سەریان تا 40 ساڵی. ئەو جار ئەوان یەتیهونە فی الأرض سەرگەردان و سەر لێ شێواو دەبن لە ماوەی ئەو 40 ساڵدا لەسەر زەوی نازانن چ دەکەن و بۆ کوێ دەچن. بەڵام خوای گەورە بە موسا پێغەمبەر دەفەرمێ فەلا تەئسە نەکەی خەفەت خۆی على القوم الفاسقين لەو گەلانەی لەو کەسانەی کە تاوانبار و خراپەکارن بۆ چونکە عقوبەی خراپەی خۆیان سزای تاوانی خۆیان وەردەگرنەوە. کەسێک خراپەی کرد پێویستە سزا بدرێت، ئەو کەسێک کە لەسەر خراپە سزا دەدرێت حەق نییە هیچ کەس لە بەرامبەریدا بەزەی پێ هەبێ و هەروەها خەفەتیشی لێ بخوا بۆ چونکە عقوبەی خراپەی خۆی وەرگرتوتەوە. قال فإنها موسى فەرمووی ئەو زەویە چونە ئەو زەویە محەڕەمەة عەلەیهیم قەدەغە دەبێ لە سەریان 40 سەنە 40 ساڵ یەتیهونە فی الأرض سەرگەردان و سەر لێ شێواو دەبن لە زەوی. فەلا تەئسە خەفەت مەخۆ على القوم الفاسقين لەسەر ئەو گەل و کەسانەی کە تاوانبار و خراپەکار. ئەو جار خوای گەورە دێت بەسەرهاتی دوو کوڕەکەی ئادەم پێغەمبەر سەلامی خوای لێبێ بۆمان دەجێڕێتەوە هابیل قابیل کە هابیل و قابیل تەوان دوو کوڕی ئادەم پێغەمبەرن کە ئەو هابیل و قابیلە خوای گەورە فەرمانی پێکردوون بە هەر کامێکیان کە خێرێککەن. جا خێرەکە هەندێک لە مفەسرین دەفەرمون قوربانیکردن بووە، ئاژەڵ بووە، هەر یەکەیان خوای گەورە ئەمری پێکردوون ئاژەڵێک سەر ببڕن. هابیل چووە کام ئاژەڵە باش و چاکە هێناویەتی سەری بڕیوە لە پێشچاوی قابیلی و هابیلیش تەوان ئاگرێک هاتووە قوربانیەکەی قابیلی سوتاندووە کە ئەو کاتە نیشانەی قبول بوونی خێر و سەدەقە ئەوە بوو ئاگرێک لەغەی بۆ بێ بیسووتێنێ بە تایبەتی گۆشتی قوربانی. خوای گەورە ئەوەی هابیلی قبول کردووە بۆ چونکە هەم نیەتی باش بووە و هەمیش ماڵێکی باش و چاک و گرانبەهای هێناوە کە دڵی پێوە بکردوێتی خێر. قابیل چووە کامە مەڕە لەڕ و لاواز و بێکەڵ کە هێناویەتی سەری بڕیوە. خوای گەورە ئەوەی قابیلی وەرنەگرتووە چۆنیش زانیویەتی وەرنەگرتووە بۆی کە هیچ ئاگرێک نهاتووە بیسووتێنێ. لەوە کە قوربانیەکەی قابیلی وەرگیراوە و ئەوی هابیلی وەرگیراوە ئەوی قابیلی وەرنەگیراوە قابیل حەسادەتی پێی بردووە و ڕقی لێی داگرتووە. شەیتانیش دیارە لەو کاتەدا هاتۆتە بەینی هانی داوە چۆن خوا ئەوەی قبول دەکاوی تۆ قبول ناکا بۆ خۆخوایشی بە گۆشت و بە خوێن و بەچیەکەی نییە هەردووکتان وەک پێ کوڕی ئادەمین و وەلحاصل هانی داوە شەیتان وای لێ کردووە قابیل ئەوەن هابیلی کوشتووە کە ئاەتەکە باسی ئەوەی دەکەن. هێندێکیش دەفەرمون قوربانی ئەوەی کە کردویانە قوربانی نەبووە زراعەت و کشت و کاڵیان هەبووە. خوای گەورە بە هەردووکیانی گوتووە خێرێککەن. قابیل کامە خراپە ئەوی بەخشیوە، هابیل کامە چاکە ئەوی بەخشیوە. خوای گەورە ئەوەی چاکەکەی وەرگرتووە و ئەوەی خراپەکەی قابیلی وەرنەگرتووە بۆیە حەسادەتیان لە بەینیدا دروست بووە. و هێندێک ئیسرائیلیاتیش هەن بەڵام پێچەوانەی ئاەتەکە نە بەڕاستی لە ئاەتەکەیدا باسی قوربانی و خێرکردنەکەی دەکا. هەندێک لە ڕیوایەت لە ئیسرائیلیاتیش هەن ئەگەر بیستان یا بینیتان لە هەندێک کتێبی تەفسیر لاتان سیر نەوێ بەڵام ڕاست نین تەنها وەکو ئەوەی کە ئینسان بیزانێ هەشتی واش گوتراوە
دەڵێن قابیل و هابیل طبعا هەر یەکەیان هیسکێکی بوون طبعا حەوا هەر سکێکی کردووە چەند منداڵی بوون 2 منداڵی بوون طبعا کوڕێک کچێک ئەو کوڕ و کچانەی بەیەکەوە لەدایک بوون خوشک و برای یەکتری بوون بۆ یەکتری نەشیاون جا دەڵێن قابیل ئەو خوشکەی لەگەڵی لەدایک بووە یعنی کچێکی جوان و بەرچاو بووە ئەوەی لەگەڵ هابیلی لەدایک بووە بەقەدوی بەرچاو جوان نەبووە دەبوایە قابیل خوشکە جوانەکەی خۆی بدا بە هابیلی هابیلیش طبعا یاساکەی وابوو ئەوەی خۆی بدا بە قابیلی خۆی دەسەڵاتێکی هابیلی تێدا نەبووە دەڵێن لەسەر ئەوەی طبعا حەسادەتەکەی بۆ دروست بووە و ڕقەکە ڕقی لە هابیلی داگرتووە و دواتریش طبعا ئەوەشی هاتۆتە سەرێ ڕقەکە کۆ بۆتەوە بەسەر یەکتریدا وای لێ کردووە بیکوژێ بەڵام ئەوە ئیسرائیلیاتە لە قورئاندا تەنها باسی خێرەکەی کراوە دەفەرمێ وەتلو عەلەیهیم بخوێنەوە بەسەریاندا ئەی محەممەد صلی الله عليه وسلم نەبە ئەبنەی ئادەمە نەبە یعنی دەنگ و باسی ئیبنەی دوو کوڕەکەی ئادەم سەلامی خوای لێبێ بالحەقی بە شێوەیەکی ڕاست و دروست بالحەقەکە یعنی ئەوە حەقە نەگەوەی ئیسرائیلیەکان گوتویانە نەگەوەی لە کتێبە ئاسمانیەکانی دیکە بە شێواوی مرۆڤەکان خستوێتە ناویانەوە ئەوە ڕاستەقینەکەیە وەتلو عەلەیهیم بخوێنەوە بەسەریاندا ئەی محەممەد صلی الله عليه وسلم نەبە ئەبنەی ئادەمە نەبە ئەی دەنگ و باسی دوو کوڕەکەی ئادەم بەڕاستی ئیذ قەڕەبا کاتێک کە قوربانیان کرد یا خێریان کرد بە مەبەستی نزیک بوونەوە لەخوا قوربانن خێرێک سەدەقەیەک یا قوربانیەک وەکو گوتم هەردووک تەفسیرەکەی هەیە قوربان یعنی ئەو شتەی کە دەبێتە هۆکاری نزیک بوونەوەت لەخوا وازحە جا چۆن دەزانی خوا لێت قبول دەکا ئەو شتەی کە دەیکەی هەموو کەس بۆ خۆی دەتوانێ ئەگەر خێرێکت کرد سەدەقەیەکت کرد تەنها و تەنها ئامانجت ئەوە بوو بەو سەدەقە و خێرەی لەخوا نزیک ببیەوە جا عیبادەتی شەروایە عیبادەت و خواپەرستیەکت کرد لە کاتی کردنی عیبادەتەکەدا تەنها و تەنها ئامانجت ئەوەی لەخوا نزیک ببیەوە هیچ شتێکی دیکە لە مێشکت دانیە لە خەیاڵت دانیە بزانە خوا قبولی کردووە بەڵام نیشانەی قبول بوونەکەی ئێستا ئێمە لە دڵی خۆمان ڕادەزانین لە قەناعەتی خۆت دەزانی چونکە خوا کردوێتی یاسا کردوێتی قاعیدە هەر شتێک بۆ خوای بێ خوا قبولی دەکا بۆ خوای نەبێت و غەیری خوای مەبەستی دیکەی بێتە ناوێ خوا قبولی ناکا وەتلو عەلەیهیم بخوێنەوە بەسەریاندا ئەی محەممەد صلی الله عليه وسلم نەبە ئەبنەی ئادەمە دەنگ و باسی دوو کوڕەکەی ئادەم هابیل قابیل بەڕاستی ئیذ قەڕەبا کاتێک کە هەردووکیان قوربانیان کرد یان خێریان کرد قوربانن یعنی بە قوربانیەک بە خێرێک کە بە حسابی خۆیان خێرەکە لەکوێ نزیکیان کاتەوە لەخوا نزیکیان کاتەوە فتقبل من أحدهما وەرگیرا لە یەکێکیان خێرەکە وەرگیرا لە یەکێکیان کە ئەوەی لێی وەرگیرا چێیە ئەوەن هابیلە وەلەم یتەقەبل وەرنەگیرا من الآخر لەوەکەی دیکە ئەوان چۆن زانیان وەرنەگیراوە وەکو گوتم بەوە ئاگرەکەی ئەوەی هابیلی لەبەرەوەی بە لە ماڵی چاک و بەنیەتی باش کرد بووی ئاگر هات سوتاندی و زانی خوای گەورە قبوڵیەتی ئەوەی قابیلی لەبەرەوەی وەک دەڵێ بە نابەدڵی کرد بووی وهروەها کامەش خراپە ئەوی کرد بوو خوای گەورە لێ قبوڵ نەکرد فتقبل من أحدهما وەرگیرا لە یەکێکیان وەلەم یتەقەبل وەرنەگیرا لە ئەوەکەی دیکە بۆیە قالە گوتی ئەوەی لێی وەرنەگیرا گوتی چی لأقتلنك سوێن بێ بەبێ گومانی بڕیار بێ بتکوژم لأقتلنك يعني بڕیار بێ قەرار بێ سوێن بێ بەخوا کە تۆ بکوش ئەو جار دیارەویش پاکانەی کردووە قالە هابیل دەڵێ بۆ دەمکوژی خۆ خەتایەکەی من نییە تاوانی من چییە ئینەما یتەقەبل الله بێگومان تەنها و تەنها قبول دەکا خوا چاکە و خێر لەچێ من المتقین لەو کەسانەی کە پارێزکارن کە خۆ پارێزن بە نیەتی ئەوەی ماڵەکەی دەبەخشن و سەدەقەی دەکەن کە خوا لێیان ڕازی بێ ئەتۆ بۆ خوات نەتکردووە و لە پێناوی خوایدا نەتکردووە خەتایەکە لە دڵی خۆتە چونکە تەقوا لەکوێوەیە لە دڵەوەیە ئینسان بۆ خۆی دەزانێ ئینەما یتەقەبل الله بێگومان وەردەگرێ خوا چاکە و خێر من المتقین لەو کەسانەی کە لە خوا ترسن ئامانجیان خوایە و ئامانجیان ئەوەی بە سەدەقە و خێرەکان لە خوا نزیک ببنەوە تۆ نیەتەکەی خۆت خراپە نیەتەکەی خۆت پیسە شێوازی خێرەکەی خۆت خراپە بۆ ڕەخنە لە من دەگری و بۆ هەڕەشەی کوشتن لە من دەکەی خۆ خوای گەورە ئەگەر لەویشی وەرگرت پاییز لە خوای کەم نەدەبوو وایە
واتلو عليهم بخوينه بسريان دا نبأ دنقباسي ابني آدم دوكركي آدم بالحق بشويك راست إذ قربا كاتك قربا يعني خيري كان كرد يعني قربانية كان كرد يعني آجولي كان سربري قربانا بسربريني آجولك يعني أنجام داني خيرك فتقبل من أحدهما وجرى لك كان ولم يتقبل ورنجرى من الآخر لو كيدك قال قتي أويك لي ورنجرى أبو قابل لا أقتلنك سوين بيت تتكجم قال هابيل قتي إنما يتقبل الله بقمان تنها وردق رخوة شاكو خير صدقوا بخشين وقرباني كردن من المتقين لو كسي كخو بارزة لئن بسطت أوزار هر هابيل قتي لئن بسطت أجر دريش كي إلي بولاي من يدك دستت لتقتلني تابم كجي ما أنا بباسط من درجناكم يدي دستي خم إليك بولايتو لأقتلك تابت كجي أتو بشم كجي أمن ناد كجم أو لا ولي رابزانا چونك إنسان أجر جاري واحد جريمش دكا كرتن ده هابيل هيج جريمة نكردبو وهيج تاواني نكردبو يعني أجر كسك جريمة شكر شايستي عقوبة بجاري وعقوبة كناقات أو بيكجي تقول زي بشتي كذي كسزاي داي بلام كشتنا جاء أبي تاوان باركة كاميان بلو دوانا بقمان قابل بو بلام تاواني قابل إشك حسادته إيريبو شايستي أو نبو لبرانبري ده هابيل بيكجي چونك هم مفسرين ده فرمون هابيل بيسر بوا هابيل بقوة تربوا والزور بآساني ديتواني دست پیش خریب کاو بیکشه و دشزانی تاوان بارا بلام دیزانی تاوانکی که حسادت بشی اوی نیا لسر حسادت دتوانی خلقی بکشی بگمان نه کسی حسودیت پیدا باد چای پیس بلیده دا تنانت سحر و جادوش بلیده که اگر بش زانی و تیبسی بکشی دتوانی لومی کی دتوانی سرزنشتی کی دتوانی اگر بیقینی زانید خوتی لی پارزی خوتی لی پنادی بلام نتوانی بکشی چونکه کشتن تاوانی که هنده گوریه اگر کسکا گناهی نکرد به شایسته کشتن به هیچ شیوهی جائز نیه و رگه پدراو نیه خود که قاتل همیشه مقتول بی بکش ری چاکتره اگر بستم لیکراوی بینک بکش بی لئن بسط تا اگر دریش کی ایلی بولای من یدک دستت لتقتلنی تابم کجی ما انا بباسط من به هیچ شیوهی که دریج ناکم أو بباسطك بو التوكيد يعني بهيج شيء من درجناكم يدي دستي خم إليك بولايتو ليقتلك بنيتي أو بتكجم أو زاربونات كجم لبروينا لدترسم لبروينا بيدنا ورم إني أخاف الله بيقمان من دترسم لأخوا كبروردگاري جياني أنا طبعا أگر قلت باي ليد دترسم بيدنا ورم طبعا هيج أجريكو هيج خيركي دزنا دكوت استاك دا صلاة هي وناي كجي كدتوانم وناشكم بو گناهی دیکه شروع دتوانی بلام لترسی خوانای کی هد دکره بلام لترسی خوانای کی حزر له بلام لترسی خوانای کی اني اخاف الله من دترسم الاخوا كرب العالمين پروردگار جهانيان يا هر وازينه هناوا بوندي او در زياتر ديوت هستي بجولينه فشماني كاتوا فيدل اني اريد ان تبوء باثمي واثمك من دموي اني بغمان من هابيل وادل أريد دمويت أن تبوء أتو بقريوا بولاي خوا بإثمي بقناهي منو وإثمك وبقناهي خوشت بقناهي من كمن دكشي دبي قاتل من وإثمك وبقناهي خوشت كدبي قاتل حسادة بيدبي أو جار فتكون دبيتي من أصحاب النار دبي بيك لها ولاني آقر وذلك أوش جزاء الظالمين زي هر استمكارك هر چی استمكار به اگر لدنیا اجدا خواهی بسر نهنه خواهی لنکا وعقوبه دنیای شی بونه ته پیشه لقیامت خوای گورا کسکی هر د سوتنه مگر توبه کړبه یان کجرا به توا یان ولی کسوکاری بکوجکی طبعا عفو کنو چاو پوشی لبکن دنا توبه لقل ما بقتل كسك إلا دبل لسر كشتني كسك وخوين رشتني كسك بسوتندري إني أريد بجمان من دموي وهابل أن تبوء بإثمي وإثمك أتو بقريوة
بۆ لای خوا بە گوناهی من و گوناهی خۆتەوە گوناهی من کە من دەکوشی وە گوناهەکانی خۆشت کە پێشتر هەتن فتەکوونە جا تۆ ببیە من أصحاب النار هاوڵی ئاگر وذلك ئەوەش جەزاء الظالمین ستای هەر ستەمکارێکە بۆ ئینسان کاتێک زوڵمی لێ دەکرێت بەوە کە جەهەنەم هەیە دەبێت دڵی خۆت خۆشکەی وایە لە دنیادا کە نابینی ستەمکاران عقوبەی دنیای وەرگرن ئینسان دڵی بەوەی خۆشە کە مردن هەیە لە مردنێ لەگەڵ تۆ یەکسانن وایە وەکە زیندوش دەبنەوە ئەگەر تۆ بەس زاڵم نەبی عقوبەی زاڵمی ئەگەر مسلمانیش بێ خوای گەورە زوڵمی هەر لێ قبوڵ ناکات لە هیچ کەسێکی ئەگەر کەسەکە ئیمانداریش بێ جا خوا دەفەرمێت فطوعت له نفسه فطوعت يعني ڕایزاندەوە جوانی کرد بۆ قابیلی نفسه دەرونی خۆی قتل ئەخی کوشتنی براکەی خۆی لێرە ناڵە شەیتان وای لێ کرد شەیتان هانیدا نفسی خۆی وای لێ کرد کە قابلی بکوشێ بۆیە زۆرێک لەو گوناهانەی کە ئینسان دەیکا چێ پێی دەکا نفس پێی دەکا زۆر جار بە وەک دەڵێ بە زوڵم هەندێک جار گوناهی خۆت پاڵ دەدەیە لای شەیتان هێندێک گوناهانە دەیکەی شەیتان لەوانەیە هەر ئاگاشی لێ دەبێ هەر خەبەریشی نەبێ هەر پێشی نەزانی بێ هەندێک جار نفسی ئینسانی لە ئینسانەکەی دەبێتە شەیتان چونکە شەیتان چێیە ئەو کەسێک گوناهت پێ دەکا مەرزنی ئیبلیس بێ یا جنۆکە بێ هەر کەسێک گوناهی پێکردی جا ئەگەر نفسی خۆت بێ شەیتانەکە نفسی خۆتە وایە دنیا و وەسائلی دنیایی بێ و کاتی دنیاکە دەبێتە شەیتانت کەسێک بێ کەسەکە دەبێتە شەیتانت هەندێک جاریش وەسوەسە و خوتخوتەیەکە جنۆکە و شەیاطینەکان بۆ دروست دەکەن فطوعت له ڕایزاندەوە جوانی کرد بۆ قابیلی نفسه نفسی خۆی چی قتل ئەخیه کوشتنی براکەی خۆی بۆیە فقتله چوو کوشتی بەڵام هەر کوشتی و چی لێ هات فأصبح وای لێ هات من الخاسرین بوو بە یەکێک لە زەرەرمەندان ئەوە ئەو کەسێک قەتڵی دەکا بە تایبەتی ئەگەر قەتڵەکە قەتڵی ناحەق بێ قەتڵی عەمدی بێ کەسەکە تەنها ئەوەندە وەک دەڵێ معنەویات و عەزیمەتی بە قووەتە کە ئەوەکەی لە دەست دەردەچێت وەسائلی کوشتنەکەی لە دەست دەردەچێت ئەو چرکەی کەسەکە ڕوحی دەردەچێت کەسەکە پەشیمانە کەسەکە زەرەرمەندە خەسارەتمەندە و ترسێک دای دەگرێت کە ئەو ترسە هەم بۆ دنیای طبعا چاوەڕێی نەتیجەی خراپ دەکا هەموو ئەوانەی قاتیلن ئیسراحەت و خۆشی قەت لە خۆیان نابینن لە خشپەی مێرولەش دەترسن پێیان وایە هەمیشە بکوژەکەیانە ئەگەر بکوژەکەیان زۆر زۆر بێت دەسەڵاتیش بێت زۆر زۆر بێت تواناش بێ فطوعت له نفسه ڕایزاندەوە بۆ قابیلی دەرونی خۆی قتل ئەخیه کوشتنی براکەی خۆی بۆیە فقتله ئەو چوو چی کرد بەهۆی ئەوەی کە نفسی خۆی بۆی جوان کرد و بۆی ڕازاندەوە هانیدا بۆ چۆن ئەگەر ئێستا ئەو خۆشەویستتر بێ لە داهاتوش داوا دەبێ و کۆمەڵێک کوشتی فأصبح من الخاسرین بوو بە یەکێک لە زەرەرمەندان ئەو جار کە کوشتی دەیەویست بکە دەیویست مەیتەکەی شارێتەوە ونی کا بەڵام نەیدەزانی بۆ کوێی ببە و چۆن بزری کات و لەسەر زەوی دیار نەبێت لەو کاتەدا دەڵێن وەک خۆی بەجێ هێشتووە فبعث الله غرابا خوای گەورە ڕەوانەی کرد غراب قەلە ڕەشێک هێندێک دەفەرمون چەند قەلە ڕەشێک قەلە ڕەشەکان لە پێشچاوی قابیلی بەشەر هاتن یەکیانی کوشت ئەو جار طبعا یان لەو کاتەیدا قەلە ڕەشێکی مردارەوە بووی لێ بووە خوای گەورە قەلە ڕەشێکی دیکەی ناردووە فبعث الله غرابا ڕەوانەی کرد خوا قەلە ڕەشێک يبحث يعني هەڵی دەکۆڵی في الأرض زەوی بۆچی هەڵی دەکۆڵی خوڵی دەکرد لیوریەه بۆی پیشانی قابیلی بدا کەیفە چۆن یواری بیشارێتەوە سەوئەتە ئەخیه مەیتی براکەی خۆی لە پێشچاوی زەویەکەی هەڵقەن حاڵی بە کەلاکەکەیەوە بخستێ بنگڵی و بە دنوکی گڵی بەسەر دادایەوە ڕێک دەرسێکی فێری قابلی کرد قابلیش حاڵی بوو کامیش دەبێ براکەی خۆم وا لێ بکەم قەبر هەڵکەندن و گۆڕ هەڵکەندن لێوێەوە پەیدا بوو چونکە پێش هابیلی کەسێکی دیکە نەکوژراوە و نەمردووشە تەوان ئەگەر مرد باش هەر دەیزانی تەوان مردووش نەبووە و هەروەها کوشتنیش نەبووە تەوان یەکەم کەس کە کوشتنی داهێنا کێیە بۆیە تا قیامەتە هەر قەتڵێکی عەمدی بکرێت بەشێکی لە گوناهی بۆ کێیە بۆ قابلیە هەرچەندە قابل هیچ نەسێکمان نییە کافر بوو بێ ئاەتەکە باسی پەشیمان بوونەوە تەوبەشی دەکا بەڵام قەتڵێکی کردووە جەریمەیەکی داهێناوە تاوانێکی داهێناوە پێشینەی خراپەکاریەکی داهێناوە لەسەر زەوی بۆتە نەریت بۆتە باو
هەتا ئەو نەریتە خراپە بمێنێ لە خراپەکەیدا شەریکە و بەشدارە. ئەی ئەگەر تەمان ئەوەی کردبایە بنمونە بە عەکسەکەی کردبایە لە جیاتی خراپەی داهێنابایە چاکەی داهێنابایە بنمونەوەی هابیلی سەبری کرد تەحەمولی کرد نسحەتی کرد دەسەڵاتیشی هەبوو نەیکوشت ئەگەر کەسێک ڕێگای هابیلی بگرێ بێ گومانیش تەوان ئەوەی کە بەدوای هابیلی دەکەوێت ئەجریوی دەست دەکەوێت و ئەوەی بەدوای قابلی دەکەوێت لە گوناهەکەی ویدا شەریکە. فبعث الله غرابا ڕەوانەی کرد خوا قەلەڕەشێک يبحث في الأرض هەڵی دەکۆڵی زەوی لیوریەه بۆی پیشانی قابلی بدا کەیفە چۆن یواری بیشارێتەوە سەوئەتە ئەخیه مەیتی براکەی. ئەوجار کە شاردیەوە گوتی چی قالە قابل گوتی یا وەیلەتا هاوار بۆ من هاوار داخ پەشیمانی بۆ من ئەعەجەزت ئایا من هێندە بێ دەسەڵاتم هێندە بێتوانام ئەن ئەکوونە کە ناتوانم ببم بە مثلە بە هاوشێوەی هذا الغڕابی ئەو قەلەڕەشەیە فەئوارێ داپۆشم سەوئەتە ئەخی مەیتی براکەم یعنی هێندە بێ دەسەڵات و بێتوانام وەکو قەلەڕەشەیەکیش پێم ناکرێ کەچی نەفسم وای لێکردم بیکوشم ئەو جەریمەیە بکەم ئەو تاوانەیە بکەم ئەعەجەزت ئەن ئەکوونە ئایا من هێندە بێدەسەڵات و بێتوانام ئەعەجەزت یعنی بێتوانا و بێدەسەڵاتم ئەن ئەکوونە کە ناتوانم مثلە هاوشێوەی هذا الغڕاب ئەو قەلەڕەشەیەش بکەم فەئوارێ دابپۆشم سەوئەتە ئەخی مەیتی براکەم جاخوا دەفەرمێ فەئەصبەحە من النادمین گەڕا بوو بە یەکێک لە پەشیمان بووان. جا ئەو پەشیمان بوونەوەیە ئیبن عەباس دەفەرمێت ئەگەر پەشیمان بوونەوەی تەوبە بێت ئەها دەگونجە خوای گەورە لە قەتڵەکەی خۆش بوو بێ گوناهەکەی تەوبەکەی لێ قبوڵ کردبێت چونکە پەشیمانی دەربڕیوە. ئەگەریش تەنها پەشیمان بوونەوە و خەسارەتمەندی بێ لەسەر ئەوەی کە وەکو قەلەڕەشەکەی پێی ناکرێت ئەو کاتە بابەتێکی دیکەیە. فبعث الله غرابا ڕەوانەی کرد خوای گەورە قەلەڕەشێک يبحث في الأرض کە هەڵکۆڵێت زەوی لیوریەه بۆی پیشانی قابیلی بدا كيف يواري چۆن بشارێتەوە سەوئەتە ئەخی مەیتی براکەی. قالە گوتی یا وەیلەتە هاوار و پەشیمانی بۆ من ئەعەجەزت ئایا من هێندە بێتوانا و بێدەسەڵاتم ئەن ئەکوونە کە ناتوانم ببم بە مثلە بە هاوشێوەی هذا الغڕابی ئەو قەلەڕەشە فەئوارێ دابپۆشم سەوئەتە ئەخی مەیتی براکەم. فأصبح بوبا يكك لا من النادمين لا پشیمان بووە. صلى الله عليه وسلم.